کاک سەرکەوت کاک ئیسماعیل شەمزینی هەمڕۆ چاوەنووس و ڕاگەیەندن کە خۆشحاڵ بۆڵێت ڕابردوو ئێستا و داهاتوومان داواکانی کۆمەڵی مەدەنی و کەسوکاری سەربەرزی شەهیدان دەمانەوێت پەیامێک لە ڕێکخراوی گەنجان ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ڕانیا بە هەڤاڵانمان لە قەندیل بگەێنین زار بوون تێیدا ئێمە پێمان وایە پەیامێکمان هێناوە کە لە پشت ڕانیە قەندیلە و دەمانهەوێت بە ئێوە بڵێن کە لە پشت قەندیل ئێمەین ئێمە پشتگیری خۆمان پشتیوانی خۆمان بۆ ئێوە هێناوە و پێمان وایە ڕاپەڕینی پێنجی ئاداری ساڵی 1991 تەنها ڕاپەڕینێک نەبووە بۆ بەرەنگاربوونەوەی ڕژێمێکی داگیرکەری بەعز بەتای ئەوەی ڕاپەڕینێکی گەورەی نیشتیمانی و نەتەوەیە کە سەرۆک ئاپۆلەیەکێک لە هینەکانی خۆیدا دەفەرموویە کە ئەمە خەباتێکی نیشتیمانی و نەتەوەیە و پرۆسەیە کە پێویستی بە بەردەوامی هەیە و پێمان وایە ئەو خەباتی گەلی ئێمە لە باکوور لە ڕۆژئاوا لە باشوور لە ڕۆژهەڵات دەکرێت خەباتێکی گەورەیە و پێویستی بە زیاتر یەکبوونی کوردان هەیە کە پێویستمان بەوەیە پلانی داگیرکەران تێبگەین و پێویستمان بەوەیە ئەم خەباتە زیاتر کۆبکەینەوە و قەندیل و خەباتی گەریلا و خەباتی شەروانان وەکو سمبولێکی گەورە و خەباتی پێشمەرگا قارەمانەکانی ئێمە لە بەرەنگاربوونەوەی داعش وەکو هێزێکی تاریک بە هاوکاری گەریلاکان کە لە سەنگەرەکانی پێشەوە خەبات و بە خوێنی خۆیان ئەم هەرێمە دەپارێزن پێویستمان بە یەکبوون هەیە و پشتیوانی خۆمان دەگەێنین و دەمانهەوێت پێتان بڵێین ڕانیا لە پشتەوەی قەندیلە و لە پشت قەندیلیش ئێمەین وەک پشتیوانێک بۆ خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان وەک پەیامێکی نیشتیمانی نەتەوەیی خێر زۆر سوپاس من هاوڕە سلێمان گوڵانی دانیشتووی شاری ڕانیەم کەسوکاری شەهیدی پێنجی سێمە من بە ناوی کەسوکاری شەهیدانی پێنجی سێ ڕاپەڕینی خەڵکی کوردستان دیارە چەند پەیامێکمان هەیە برای بەڕێزم کۆمەڵە کشتی باز کرد حەسەنی بکرێ نامانەوێت دووبارەی تێدا بیت پێشەکی دەڵێن شەهید نامرن پەیامی ئێمە بۆ هەواڵانمان لە قەندیل و لە کوردستان بەگشتی پیرۆزبایی خەڵکی ڕاپەڕیوی شاری ڕانیەیە بۆ هەواڵانمان لە قەندیل و شوێنەکانی تر کە ئەمە هەواڵان و پەکەکە بە ڕێکخراوێکی وڵات پارێز و نیشتیمانی هەر بەرز تەماشاکەین ڕێکخراوێکە کە پارێزەری دەستکەوتەکانی گەلی کووردا و هەمیشە پارێزەر بووە و هەمیشە پشتیوان و پشتوپەنای گەلی کورد بووە بەگشتی و بەسەروی هەمووشیانەوە کوردستانی باشوور بە تایبەتی لە شەڕی داعشە لەبەرەوەی ئێمە هاتین پیرۆزباییان لێ بکەین کە ڕاپەڕین مڵکی هەموو گەلی کوردستانە تەنها هی پارچەیەک نییە هی باشوور نییە لە باشووری تەنها هی شارێک نییە بەڵکو مڵکی هەموو گەڵی کووردە ڕاپەڕین بکەینە مڵکی گشتی پەیامێک کەشمانەوەیە کامە شەهید ئەو قسە دەکەین فریامان کەوتن بە تایبەتی لە شەڕی نەگریسی داعشە پشتیوانی ئەوان پشتیوانێکی هەرەکاری گەربوو پشتیوانێک بوو کە بەڕاستی جێگای ئەو پەڕین دەخاندنە مالێرە دیسان دەستخۆشیان لێکەین پەڕێ پشتیوانی حرەکەی جوانەوەی باکووری پشتیوانی لەم پرۆسی کۆسەری لە باکووری کوردستان دەکەین و شەرمانە زۆر نائینسانانە زۆر نامرۆیانە مامەڵە لەگەڵ خەڵکی باکوورەکە لەگەڵ برایانمەکە لە باکوور ئەمە تا ئەو پەڕی ئیدانیانەکەین مەحکومیانەکەین جارێکی کامە پشتیوانی خۆمان دەرەبڕینەوە و هیوادارین شۆڕشی باکوور سەرکەوتوبی سەر هاوبەشی لە هەموو بارەکانەوە سەرکەوتن لە هەر شوێکی کوردستان بی بەی خۆمانی دەزانین چۆن ئەوەی کە لە کوبانەی کرا ئەمە هیچ جیاوازی ناکەین ئەوەی لەگەڵ باشوورە و هەمیشە ڕێزمان گرت و ستایشمان کردووە هەمیشە پاشەی کوردستان خەباتەکەمان یەخەین جوڵانەکەمان یەخەین بنێوە دەکەن
هاتنه ویداره جوی پشگیری کندی جوی هر چه پارچن کردستان پشگیری دایم او ارککی مرواتیه ارککی کردیتیه تکرار سرمله مهرکی ام خودی تکوشینا کوته مشاندن خودی درکبن او جه ارککی مالباتن شهیدانه او که 1991 راپرین رانیا دست پیکریه او روژه aynı tişt başvuru Kürdistan'da hem parçayın Kürdistan'da takuşine kitle meşandıl hem bere dagir keriye evce erkeki ku xayril şehida derketin xudi derketin xudi meruvatiye derketin xudi fikri serokati derket evce bu ima kıymete kipir mazına hatne ve vederi em spas dikin em xeyr hatın Pişkiriye kavsa pir giringe wataya gelê Kurd ku 1000 salan hatî parçe kirin 1000 salan navberê da sunûr hatî danîn hêdiya ew sunûrana radike îro yani nodu yekan da çawa başûr raperîn pêşket îro jî Bakurê Kurdistanê ew raperînana pêş dikevine projeka wisa da pişkiriyeka wisa pir wate û giring e yani ji bo wê em spasî dikin em wekî HPG ku derê bê bira bibe ser gelê me da êrişek werê em amade ne ji bo parastinê ama bi pişkirî hemû باشان و پشکریه که خورد ببه که برسردایی نامه ایهین خورتر ببه و همو اندامانی کنسی سروکاتی کجکه بخیرات متانکم دویه او پیامانی که او باستان که پیامی گرینگن بەڵام من ئەمەوێ لەسەرەوە قسە بکەم ئێمە لە ساڵی 91 کاتێک لە باشووری کوردستانە ڕاپەڕین دروست بوو چەند مانگێک دوایەوە لە باکووری کوردستان لە جزیرە لە شەرناخ ڕاپەڕین هەبوو خەڵکی باشووری کوردستان ئەو کاتە بەبێ پێشەنگایەتێکی ڕێکخراو لە دڵی خۆیان لە هەستی خۆیان ئەو دروشمیان بەرز کردەوە کە ئێمە کوردی باشوورین پشتیوانی باکوور دەست ئەمە پەیامێکی گرنگ بوو بەڵام بە تێڕوانین ئێمە ئێترەوە قۆناغە تێپەڕ بووە ینی دی نە کوردی باشوور پشتیوانی باکوورە نە کوردی باکوور پشتیوانی باشوورە ئێمە یەکی پشتیوانی تێپەڕ بوو پشتیوانی بۆ دۆستایەتی ئێمە یەک میلەتی یەک نەتەوەی لەناو کەسایەتیە بێت ئەوەی کە پێکێکە کردی لە ساڵی 2014 بەشێک بووە لە ئەرکی خۆی ئەمە پێویست بە سوپاس ناکەن ئەرکی خۆی دۆتەوە هەر کاتێک بتوانین و دەرفەت هەبێت لە هەر جێگەیەک ئەگەر خەتەریەک لەسەر گەلەکەمان هەبێت لە باشوور بێت لە باکوور بێت لە ڕۆژئاوا بێت لە ڕۆژهەڵات بێت هەر جێگەیەک بێت ئێمە بە ئەرکی خۆمان نەزانین ئەمە کارێک نییە بۆ هەندێک کەسمان لەبەرەوە ئەوە پێویستیش بە سوپاس ناکەن ئەمە سوپاسی ئێوەکەین کە هەڵوێستیوانی شانە بن بەڵام ئێمە ئەوەمان وەکو ئەرکی خۆمان لە ئێستایشە بۆ ئەوەی دەستکەوتەکانی ڕاپەڕین بپارێزرێ ئێوەتان قەندیل پشتیوانی ڕانیە و ڕانیە پشتیوانی قەندیلە ئەماڵین قەندیل و ڕانیە یەک و ڕانیە و جزیرەیەک ڕانیە و سوور کە ئێمڕۆ لە ئامەدا هێرش بەسەریەیە یەک قەڵاتزە و سلۆپی یەکە و کوبانی یەکە ینی ئیرادە و چارەنووسیان پێکەوە بەستراوەتە لەبەرەوە بە هەر شێوەیەک لە شێوەکان بە نەزانین بێ یاخود بە زانابوون چارەنووسی ئەم ناوچانەی کوردستان لە یەکتریدا ببڕێ ئەوە زیان بە گەلەکەمانەکە کە بچووکترین هەنگاوی باش لە ڕانیە لە قەڵاتزە لە سلێمانی لە هەولێر لە دۆک هەنگاوێکی باشە بۆ ئامەد بۆ قامیشلو بۆ مەهاباد بۆ سنە بۆ کرمانشان بۆ هەر کوردێک لە هەر جێگەیەک بچووکترین زەرەر و گورس لە کوردێک لە هەولێر لە سلێمانی لە ڕانیە لە سەنگەسەر لە جێگەیەکی بەم ڕەنگە بکەوێ زەرەرە بۆ هەموو ئێمە واسی و هیواداریشین ئەم پەیامەمان لە هەر جێگەیەک وەکو خۆی بگە و لە تێکۆشانی خۆشمانە لە ڕابردووە ئیشمان لەسەرەوە کردووە کە ئەم هەست و ڕۆحێتە دروست چونکە دوژمنانی ئێمە هەمیشە کاریان لەسەرەوە کردووە کە بەڕێ هەندێک سنووری دەستکردا خەیاڵەکانمان لە یەکتری دوور بخەنەوە ئەقڵێتمان لە یەکتری دوور بخەنەوە کەسایەتیمان لە یەکتری دوور بخەنەوە چارەنووسمان لە یەکتری جا بکەنەوە وامان پێ بڵێن کە چارەنووسان جیاوازە بەڵام حەقیقەت بە خۆی وان نییە ئێمەش پێمان وایە
کە چارەنووسی ئەم میلەتەیەکە خەیاڵی ئەم میلەتەیەکە و ئیرادەیە ئەم میلەتە کاتێک بوو بە یەک ئەتوانێت سەرکەوێت ئەتوانێت بەهێز بێت بتوانێت لە بەرامبەر داگیرکەرانە ڕابوەستی هەچ کاتێک پارچە بێ هەچ کاتێک ناوچەگەری هەبێ پارچەگەری هەبێ شارگەری هەبێ هەرێمگەری هەبێ ئەو کاتە ئێمە زعیفە بین ئەبینە نێچیرێکی بێدەسەڵات بۆ نارەکانمان بۆ دژمنەکانمان ئەمە داوا لە ئێوەی شەکەین وەکو کەسی نیشتیمان پەروەر شۆڕژگێر چکە بەشێکتان لە نزیکەوە یەکتریە ناسین ئەوەشی کە لە نزیکەوە نەبێ لە دوورەوە یەکە ناسین ئینسانی دڵسۆز و دڵخوازی میلەتن کە هاتوون بۆ ئێرە گرینگە بینین لێرە بەدواوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین دەستکەوتەکانی ڕاپەڕین بەڕاستی بگەین چی خۆی ینی کۆمەڵێک دەستکەوتمان هەیە ئێمە بێ ئەوە ئینکار نەکەین کۆڵی نەکەین کۆمەڵێک دەستکەوت وەکو بەرهەمی ڕاپەڕین پێناومانە تاوەکو ئێستا بەڵام کۆمەڵێکی زۆر کەم و کورتیشمانی بۆ ئەوەی کەم و کورتیەکان بەلاوە بنین دەستکەوتەکان گەورە بکەین پێویستمان بەوەیە ئەو ڕوحێتەی کە ڕاپەڕینی پێکرا ئیمڕۆ بەو ڕوحێتە کار بکەین ئەمە بمانایەوە نییە وەکو هەندێک دیعایانە کرد کە جارێکی تر وەرن لە بەرامبەر حکوومەتی هەرێما ڕاپەڕین بکەن وتمان پێویستەکە ئەگەر پێشمەرگەیەکیش لە سنوورەکانە نەمێنێ ئێوە ئەو سنوورانە ئەپارێز ئێوە ڕێنادەن بە هیچ ڕەنگێک کە خەتەرێک لەسەر باشووری کوردستان دروست دووەمیشان بۆ دۆست و هەواداری خۆمان ئەوانەی کە بینیمان پێمان وتن پێویستە ئێوە کار لەسەرەوە بکەن بە خەڵکی بڵێن کە لەم کاتە ئیش بە ئینقلابات دروست نابێت گۆڕانکاری بە ئینقلابات نابێت بەڕاپەڕینی چەکداری شت نابێت چکە ئێمە ئەو دیعایەمانە بیست لە ناو خەڵک ڕست باشووری کوردستان پێویستی بە گۆڕانکاری عەقڵیەت هەیە پێویستی بە گۆڕانکاری دیموکراتی هەیە هەم لە دەسڵاتە هەم لە کۆمەڵگە ئێمە ئەم پایامەمان داوە لێرەوە لە ڕێگەی ئێوەیشەوە حەزەکەم جارێکی تر ئەم پەیامە بگەێنن چکە هەم بەناوی پەکێکە هەم بەناوی من چونکە ئێمەشیان لە هەندێک جێگە بەکارێ نابوو کە وایە دیار غەریب هەندێک لەگەڵ هەنێ خەڵکا کار بۆ ئینقیلابەکە یعنی ئەمە بەداخەوەڵم ینی ئیشی خەڵکی نەیارە ناحەزی کووردە خۆ ئێستا دەرکەوت ئێوە بۆ خۆتان ئاگادارن 20 ڕۆژە دیعایاکەن لەسەر بۆری نەوت تەقیوەتەوە ئێستا بۆ خۆیان ئەڵێن نەتەقیوەتە ئەوە یادی ڕاپەڕین کرایەوە کەس ڕانەپەر پێکێکە بۆ خۆی ئاشکرا لێدوانەدا بە ناوی پەیوەندەکان و ئێمە لێدوانماندا من بۆ خۆم لێدوانمدا هەپەگە لێدوانیدا بەڵام هەردی حەیاک یعنی ئاماز لەم دیعایانە چییە بۆ بۆری نەوت هەروە 20 ڕۆژە نەوت ناڕوە کەس ناپرسێ بۆ ناڕوە دیعایەکی خراپیش کرا لە دوایەوە کەس ناپرسێ پێویستە پرس لەوە بکرێت ئەم 20 ڕۆژە نەوت نەڕۆیشە بۆ نەڕۆیش بۆ ئەم دیعایەتان کرد پێش 3 ڕۆژ سەرۆکی حکوومەت بۆ خۆیان لە ئێمە لەو باوەڕانین بۆریەکە تەقیبێتەوە وەڵەن کونی تێکراوە ئێمە ینی ناوزڕاندنی خەڵک ئاسان نییە ینی پێویستە دەست لەم سیاسەتە بەربچێت ینی هەر کەسێک ئەگەر ڕەخنەیەکی پۆزەتیفی کرد یا ڕەخنەیەکی کرد دژمن نییە ئێمە پێمان وایە ئەو خەڵکەی کە ئێستا لە باشووری کوردستانە ڕەخنەی پۆزەتیفەکرێ ئەوێ گۆڕانکاری دیموکراتی ببێ ئەوێ نظامێکی دیموکراتی لە باشووری کوردستانە دروست ببێ ئەو کەسانە خاوەنی ڕاپەڕین ئەو کەسانە ئەیانەوێت دەستکەوتەکانی ڕاپەڕین بخارێت ئەوانەی کە ڕێ لە ڕەخناگرن ئەوانەی کە نایەنەوێت شەفافێتە بێ ئەوانە دەستکەوتەکان خراپ داوای ئەمە لێرەوە حەزەکەم لە ڕێەوە پەیامە جایتر بگێنم بۆ حکوومەتی هەرێم بۆ دەسڵات لە هەرێمە بەتایبەتیش بۆ برادرانی پارتی دیموکراتی کوردستان کە بەشێکی ئەوانە ئەم دیعایانە ئاکەن یعنی دەست لەو دیعایەتانە بەرن ئەم دیعایەتانە خزمەت بە گەلی کورد ناکەن خزمەت بە ڕاپەڕین و دەستکەوتی ڕاپەڕین و بنەماڵەی شەیدان و خەڵکانی ئازادیخواز ناکەن ئیمڕۆ دنیا ئەکوڵێت سیستەمی دنیا ڕێکە خرێتەوە ئەگەر بێت و ئێمە یەکگرتوو بین ئێمە توانین لە گۆڕانکاریەکانی جیهانە جێ خۆمان بکەین بارودۆخێکی وەکو سەدەی 20م دروست بووە ئێوە خۆتان نەزانن چۆن لە سایکس پیکۆ هەتاوەکو لۆزان دنیایان ڕێک خستەوە
ئێستا ژیانەوە دنیا ڕێک بخەنەوە دەرفەتێک دروست بووە بۆ ئەوەی کە کورد لە ڕێخستنەوەی دنیا ئەم جارە جێگەی هەبێ پێگەی هەبێ بە ئەمەرە دەست نەدەین بۆ ئەمە 3-4 ساڵە کار لەسەرەوەکەین کۆنگرێ نەتەوەی دروست بێت جایتر منەمەوە پەیامە بگەێنم ئەگەر هەر کەسێک دڵسۆزی کورد و کوردستانە پێویستە ئێستا بەجددی ئیش بکات بۆی سەکۆیەک و ئیرادەیەکی نەتەوەی لە گشتی کوردستانە دروست بێت ئەو کاتە پەیام و داخوازەکەی مامۆستایش پێک دێ ڕاپەڕینیشە بێتە موڵکی هەموو کوردستان لە باشووریشە ئەگەر ئەمانەوێ دەستکەوتەکانی ڕاپەڕین لاواز نەبن تێک نەچن با لەسەر بنەمایەکی دیموکراتی یەک باگوێ لە دەنگی خەڵکی ئازادی خواست بکرد دەست لەوە بەردەن هەر 2 لایەن و 3 لایەن و 5 لایەن پێکەوە گفتوگۆەکەن و گفتوگۆ دوای گفتوگۆ و بەدەیان گۆبوو کۆبوونەوەکەن و بێنەتیجە هەندێک گوێ لە دەنگی خەڵکی ئازادی خواست و ڕزگاری خواست بکرد ئەمە گرینگە گوێ لەوە نەگرن ڕۆژ بە ڕۆژ بچووکە بنەوە ڕۆژ بە ڕۆژ وایان لێ دێ لە خەڵک دوورەکەونەوە خەڵک لێمە پرسنەڵەن یادی ڕاپەڕین پێرێ یادی ڕاپەڕین بوو لە ڕانیا ژمارەیەکی خەڵک کەم خەڵک بەشداری نیانێڵاوە ڕاستەوخۆ بگوێزرێتەوە پەخش بکرێت بۆ ئەوە نەبترسن یعنی تۆ لەگەڵ خەڵکە ئاش بەرەوە خەڵک بۆ خۆی تۆ هەمبێزەکە یعنی ترس لە خەڵک دروست بوو ئەمە پەیام و پێشنیارمانەمەیە کە لایەنەکانی دەسڵات لە باشووری کوردستانە هەوڵ بدەن بە خۆیان بچنەوە ئێمە بۆ ئەوەی کە ئەوان بە خۆیان بچنەوە ئامادە بووین هەموو هاوکاریە بکەین ئێستاش ئامادەین هەموو هاوکاری چەند جار پەیاممانداوە ئێمە ئامادەین بۆ ئەوەی کە نێوەندگیری بکەین ئێمە ئامادەین بۆ ئەوەی کە ببین بە هاوکار بۆ ئەوەی لە باشووری کوردستانە سیستەمێکی دیموکراتی دروست بکەین نەچن چاوتان لەوە بێت تورکیا و ئێران و هیتر بێن ناوبژی بکەن بە ئەگەر ئێمەش قبول ناکەن کۆمەڵە خەڵکی سەربەخۆ بابن بە نێوەندگیری با ببن بە حەکەم کێشە لەکوێیە ئێستا کەس ناسانایە تێپەڕ بکرێ ئەمە پێمان وایە ئیرادەی خەڵک زۆر لەوە گەورەترە کە موچەتێکی بشکێن چکە ساڵی 91 کاتێکی زۆر دوور نییە بیری زۆربەتان دێ کاتێک ڕژێمی سەدام دام و دەستگاکانی کێشایەوە کاتێک وتی موچە نادەم بە خەڵک بە پێچەوانەی ئیمڕۆ چوونە سەر جادەکان وتیان سەری بەرزمان بۆ موچە دانانەوێنێ کە کاتێک ئەو کاتە باری ئابووری خەڵک بە گوێرەی ئیمڕۆ زۆر خراپتر بوو لەبەرەوە ئەگەر بێت و گوێ لە خەڵک بگیرێ حساب بۆ دەنگی خەڵک بکرێ ئەمە پێمان وایە کە هیچ کاتێک موچە بەو ڕەنگە نابێ بە ڕۆژەوی خەڵک و موچە ئیرادەی خەڵک تێک ناشکێنێ خەڵک ئامادەیە زۆر فیداکاری تر بکات بۆ ئەوەی کە ئازادەکانی بەدەست بێن ئێمە هیوادارین ئەم ئەنگاوانە بنرێ بۆ ئەوەی ئەو ئەنگاوانەیش بنرێ ئێمە ئامادەی هەموو ئەرکێکین ئێمە ئەو شتانە بارکی خۆمان نەزانین ئەمە وەک دۆست بۆ خەڵکی تری ناکەین خەڵکی خۆمانە ئەمە ئەرکێکی نەتەوەی دیموکراتی ئەمێ لە باشووری کوردستانە بارکی خۆمان نەزانین جایەتیش بە خێراتتانەکەم بەخێر بن سەر چاو ئەزیێتتان کێشە بەخێر حەزەکی وەران وەرە بەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس ئەوەش لۆگۆی فەرمی ڕاپەڕینی زۆر سپاس جارێکی تر خەباتی نیشتیمانێتەوەی پێشکەشتانە زۆر سپاس جارێکی تر یادی ڕاپەڕین لە خەڵکی کوردستان بەگشتی تایبەتی شاری ڕانیە دەواازەی ڕاپەڕین پیرۆزەکەی بەخێر بن سەرچاو لەبەرەوە ئەمە ماوەی ساڵێکە لە پار دوای نەورۆزەوە